سەبارەت بەو گرانیە دەمەوێت دیسان چیرۆکێ بجێڕمەوە، بەڵام چیرۆکەکەی ئەم جارەیان جیاوازە. لەناو چیرۆکەکەدا چەند کارێکترێک هەن. یەک لەوانە پاشایەکی چاوبرسی و ڕاوێژکارێکی فێڵباز و میلەتێکی خۆش باوەڕ، هەرسێکیان لەگەڵ شەکر. شەکر چیرۆکەکە دروست دەکات. کاتی خۆی دەڵێن پاشایەکی چاوبرسی هەبووە، پشتوێتی شەکر گرام بکات. نرخی شەکرە و کاتە 3 دینار بووە، پشتوێتی بیکە بە 10 دینار. بەڵام ترسی لەوە هەبووە خەڵک ناڕزایی دەرببڕن و ڕازی نەبن بەوەی کە شەکر گرام بکرێت. بۆیە ڕاوێژکارەکانی بانک دەکات و ئیستیشارەیان پێوە دەکات. ڕاوێژکارێک لەوانە زۆر فێڵباز دەبێت، دەڵێ پاشا دەتەوێت نرخی شەکر بکەیت بە چەند؟ دەڵێ دەمەوێت بیکەم بە 10 دینار. دەڵێ نا مەیکە بە 10 دینار، شەکر لە 3 دینارەوە بکە بە 15 دینار. قوربان بەخێر بێ برامبەر، خێر بێک. پرۆگرامەکەمان تایبەتە بە نرخ لە بازاردا. لە ئێستادا خەڵک ترسی لەوەیە دەڵێ ڕۆژ بە ڕۆژ شت گرانتر دەبێت. دەمەوێت باسی دۆخی بازارم بۆ بکەی وەکو دوکاندارێک. بەنسبەت بازیانی زەید زۆر گرانە. زەید عالیان بتلێک زەیتێک بە 3500 3000 گرانیە، بتلە زەیتێک گرانە. بۆچی مثلەن نیسک ئێستا نیسک بە 2500 نیسک گران نییە بە 2000 زانان بە 1500 بە 1500 بێسا بووە بە 2.5. ئارێ وەڵا ئەدی بابەتەکانی دیکە چ گران بووە ئەگەر لە بۆم باس بکەیت؟ وڵڵاهی بەعام تشت بەرەو هەرزانی نییە، بەرەو گرانیە، بەرەو هەرزانی نەبوو. ترسی لەوە هەیە دەڵێ ڕۆژ بە ڕۆژ شت لە بازار گران دەبێت و ینی وای لێ دێکە نەتوانین هەموو شتێک بکڕین. دەکرێت بۆم باس بکەی ئەو بابەت معلوماتمان لەسەر پاشانە نازانین چی بەسەردێ نازانین. ئەوە ئەو گرانی ئێستا لە بازاردا هەیە و کارەکەی چییە؟ وڵی هۆ کارێکی خەڵک دەترسێتن یان لە معاش و چتیوە ئارێ وڵا معاش دێ و نایە و چاوترسان بووە لە پێشان. ئەوە ئەوە ترسی خەڵکە بازاری والێ کردووە یاخود مەسەلەن زعیفە بازار لەبە گرانیەکەی و زعیفی شەریفە. تقریبا بۆ شێوەی نییە و بازارە باشە. ینی چۆن بەو شێوەیە نیە؟ جاران بازار زۆرتر بوو لەو وەختانە خەڵک زۆرتر شتی دەکڕێەوە، بارەختتر بوو، بازار باشتر بوو. ئێستا هەنیە بەعام ینی هەمووی باشتر بوو، ئێستا هەنیە. باش ئێستا ئەو دوکانە زۆر کاڵاو پێداویستی لێ دەکرێت بۆم باز بکەی کامیان زۆر گران بووە؟ بە زۆری بە زەید گرانە. زەید گران بووە. زەید بۆ گران بووە؟ وڵڵاهی نازام هۆ کارەکەی ئەو زەنی جاران بە چەند بوو؟ زۆر هەرزانتر بوو، نیوە نیو گرانتر بوو. زەیتە چێندەری لە چێوە دێ؟ ئێرە نییە ئیدەرێ هەمووی دەرێ. زەیتەکانم ئەگەر پێ نیشان بدەی مەمنونت دەبم، بەس ئەگەر بزانم عەفوم دەکەی کاک یونس وەرە با بزانین ئەو زەیتەی چێندەرەوە. باشە بەس ئەگەر دەبەکەم بدەیە بێ زەحمەت. باشە ئەوە سعری چەند ئێستاوە؟ ئەو بە 3.5 بە 3.5 3000 ئەوە گچکەترەوە 3000 ئەوە بە 3000 جارانەوە بە چەند بوو؟ جاران بە 1500 2000 1500 2000 بوو. باشە ئەو زەیتە لەبەرەوەی باج و ڕسوماتی زۆر لەسرە معلوماتم نییە باشە. ئەی خەڵک زۆر ئەوە نیە برێ زەخمین زۆری دەکرین کەم کەڵاو لەناو بازارن خەڵک زۆر ڕوتان بەرێ بۆ شێوەی نییە برێن زۆر ئەوەی دەکەین. ڕاستە. باشە ئەی خەڵک دەمێ بزانم خەڵک گلەی لە نرخەیە زۆر یعنی ڕۆژانە قسەیەتان پێ دەڵێن؟ نارێن بەو شێوەی بازار زعیفە بۆ شێوەی نییە. ئارێ ناوەڵ خەڵک مامەلە زۆر دەکات. طبعا ئەرۆ گرانبی چۆن مامەڵی ناکە. گرانبی حتا ساوار و بڕوشەوانش پشتێ هەرزانتر بەستا گرانتر بووە. ساوار بۆ ساوارەکە چێندەریە؟ ئەوە تورکینە خۆمان نییە. ساوار مەسەرەن ئەگەر بابەتەکە بێتە سەر بابەتی زەیت و هەندێک بابەتی سەرەکی هەیە دەڵێن ڕەنگە مەسەرەن لە دنیادا نەفت گران بۆ دۆلار بەرز بووتەوە و شەڕ لە گۆڕێ و شەڕ هەیە، بەڵام ساوار بوو. خە ساوارش هم مۆچی مادەی گەنمیە ئاردیش گران بخۆ بەزەوە نییە. ئێستا ئاردیش گرانە حتا سەمون و ئاردواش گران بووە. بالفعل ساواری خۆمانە لە بازاری نییە گرانە ساواری خۆمانە هەنیە ناوە ئیلاگەر لە ئاشەکانەگە بەدەستکەیت ئەوانەی بەخۆت بسیلێکی ئەوە ئەگەر هەبی چلۆی بەچەندە؟ وڵاش 4 و 5 و گرانتریشە زۆر. سەبارەت بە گرانی نرخەکان وەکو دوکاندارێک داواکاریتان چییە؟ یعنی چی بکرێت باشە؟ واللهی هەرزانی بلو عام باشە لە هەم خەڵک باشتر هەرزان بیتن. سوکابرات و مەسەلەن کیلۆیەکی ئەشیا دەکڕیت 2-3 کیلۆ دەکڕێت بە احتیاطی خۆی تشتی زیاتر دەکڕی ئەگەر هەرزانتر بیوانە. ئێستا هەڵە نییە؟ ناوەڵە بۆ شێوەی نییە بەخێر بێ سەرچاو. ساو قوربان ئەو کاتت باش بەخێر بێن سەرچاو بەخێر هاتنی کانەکەتان دەکەم فەرموو
باشە ئەمڕۆ لەو پرۆگرامەدا لەسەر دۆخی بازار قسە دەکەین دەمانەوێت بزانین لە ئێستادا نرخی گۆشت چۆنە ڕۆژانە گۆڕانکاری بەسەر نرخەکەی دادێت ڕۆژانە گۆڕانکاری بەسەدا دقە بە دقی مەسەرەن ڕۆژێ حیواندا دەبێت ڕۆژێ حیوان گران دەبی لۆ لە بەعاری گران بوونی ئەگە حیوان لە دەرەوەی وڵات بێ حیوان هەرزانتر دەبی حیوانەکەش هەرزانتر بی لۆمە ئیسفادەی زیاترە تێدەگەی ئەمە مەسەرەن لێرە بە 10,000 دەین مەڕە بەرق بە 14,000 گۆڵک بە 16,000 نەرمە تێگەی ئەگەر چەند ئەبلێ چەند هەرزان بێ بۆمە باشتە فەقی پێ ئەکڕێ نەکوەگەەوە بێ فەقی پێی ناکرێت چکە بەرەبەری جێژنەشە گرانتر دەبی هەرزانتر نابێ ئالیک بە چەندە ئێستا سەفەردەی کات دەکڕی بە 3,000 ئێستا قلی بە 10,000 فەردەی بە 10,000 بەێ فەردەی 7,000 هاتیتە سەری دوو قات هاتە سەر هەدیکو هەدیکو چی وای کردووە کەوا گران بێت وڵا باران نییە هاری جۆ نییە دەوکان نییە غێر بە ئاریک و جۆەکەی بە کایەکەیەوە دەبی بەیانە ئارد گرام بووە بە ئاردیش حیواندا دەبستێنین هەدیکو ئەگەر ئاژاڵ لە دەرەوە بێت نرخ هەرزانتر دەبێت یاخود چۆنە هەرزانتر دەبێت زۆریش هەرزانتر دەبێت بازارەکە دەشێ بەێ باشە لۆ لێ ناگەڕێن دێ گەرمە جارێ گەرمە جەوەکەی گەرمە دەخنچێن ئەو نرخانە زۆر نییە خەڵک باسانی خەڵکی هەژار و کەم دەرامن تو ئەوانەیە کە موچە خۆرن موچەیەکی سنوورداریان ێ دەتوانن ڕۆژانە گۆشت بکڕن بەێ دەتوانین بەحنی باای قەدەری خۆی وەچی جاران ناکڕن بەێ ناکرن جاران چەندی دەکڕن جاران کابرا پێ دەکرێتە چی دەکری ینی ئەو کەسێک کە ئێستا 1 کیلۆی دەکڕی جاران 5 کیلۆی دەکڕی بەێ هەدیکو ئەو گۆشتە بە 7,000 بوو ئێستا بدە 10,000 ئەو مەڕ فەرقی لەگە بەرق بە 10,000 بە 12,000 بوو هەدیکو کابرای فەخیری ژەیتانی موچە خۆری ژەیتانی بیکڕی جاران ئەگەر بتانی وەڵامم دێەوە بە ڕێژەی چەند سەر ئاژەڵتان دەفرۆشت من هەفتەی مەسەرەن لێرخوانە ئاژەڵم دەفرۆشت ڕۆژە بوو دەقڵم دەفرۆشت دەقڵم دەفرۆشت خلاص دەبووم بۆ هەرزان و ملەتەکەی کڕی ئەیکو ئێستا چەندی دەفرۆشت ئێستا دەقلی تەواوی نافرۆشم نەخێت ئەی خەڵکی هەژار زۆر مامەڵە دەکەن بەێ زۆر مامەڵە دەکەم ترسی لەوە هەیە دەڵێن ڕۆژ بە ڕۆژ شت گرانتر دەبێت ڕەنگە نەتوانین شت بکڕین با بۆ ناتوانین کرد چکە موچە هەیە موچە ڕاوە نستاوە نەخێت ناوە نستا ئەگەر ڕاوەستاوی نەیتوانی بکڕی ماتون موچەکە حکوومەت ئەدا دەتوانی خەڵکەکە ئیدارەی خۆی پێ بکاتە نرخی بازار ینی پەیوەندی هەیە بە دانی موچەوە بۆن و نەگەر موچە بدرێت نرخ گرانتر دەبێت نەخێر گرانتر نابێ نەخێر گرانتر نابێ ناتوانانی گەران چچکە زەمیرەکەت مرتاح نابێ نابێ لۆ یان چەند بە چەندیەوە چاری بە هزاریا ئێستاوانە چاری بە هزاریا ئەگەر لە مارکێتەکان بکڕی بە چەند دەکڕی ئەوە قری بە 500 دەکڕیەوانە ئارێ وڵا لۆ لێرەوە وڵای ئەوە لەوانەیە کرێیان لەسەر نەبی ئەو برادرانە ئارێ وڵا دوای زۆرش دەفرۆشتێ زۆر دەفرۆشتێ خێرە چ کەم زۆرش دەفرۆشتێ دەڵێن بازار زۆر گرانە خەڵک ناتوانێت باسانی شتەکانی بکڕێت قسێک تێ لەسەر دۆخی بازار باوەڕکە بازار هەنگرانە نەبییتەوە هەموو شتێک گران بووە لە چاو ئەو موچێ لە چاو ئەو داهاتی کە خەرک دێتە دەستی زۆر گرانە جەنابەت موچە خۆری موچە خۆرم ئارێ وڵا ئەو موچەیە کە وەری دەگری ماگانە دەتوانێت و پێداویستەکانی ناوماڵی خۆت پێ بکڕێت بەخوای ناوەڵ دەبی ئیشتکەی لەگە بکەی ئارێ وڵا ئیشیکە هەیە بەخوا ئیشی سەر پێیت کە هەیە دەبی بکەی لەگەر ئەگە نادەبی ڕزیلەشی زۆر لەگە بکەی ڕزیلیش بکەی ڕەنگەم دەک شتێ ناتوانێت بیکە ئارە وڵای ئێستا بەڕاستی ئەو پێداویستیانێک کە ڕۆژانە بابرنگ دەمان کڕی ئێستا زۆر ماکەم کردەوە وەکو چیتان کەم کردەوە گۆشت بابرێن گۆشت لەوانێ مانجێ دوو جارمان دەکڕی ئێستا مانج دەبی جارەشی بکڕی مانجێ دوو جار گۆشتان دەکڕی کاتێککە وەزعەکە باش بزەبت مریشتێک هەفتەی دوو جارمان دەخوارد ئێستا وڵای بە جمعە جمعی دەخۆی مریش کیلۆ بە چەندە ئێستا تقریبا بوویتە 4,000 جاران بە چەند جاران بە دووم دەکڕی بە دوو ڕبعکەم دەکڕی بە دوونیوم دەکڕی زۆری فەرق بوو وەخوای لە موچەکەی تقریبا پاشەکەوتیشمان دەکرد بەس ئێستا دەبی ڕزیرەی زۆر بکەی ئەوە دەگەیەوە سەر مانجی قەردار نابیەوە لەسەر بەخوایگە نەخۆش هەبی ئارەوەڵە قەردار دەبیەوە سارە تێکچی قەردار دەبیەوە ئارەوەڵا دەبی ئەوانە هەموو لەگە سای ماکەتەکان قسەی بکەی بە قەربینی خەڵک ترسی هەیە لەوەی کە بازار زیاتر بەرەوگرانی بڕوات دەڕوا ئەگەر ئەوها حکوومەت بێ پلامی دەڕوا حکوومەت چی بکە باشە بەخوای دەبی ئەو گومرگانێکە لەسەر ئەو شتومەکانێ دەبی هەرگریتن ینی پاڵپشتی بکە ئێستا کو بابرێن بنزینەکەی 800 دیناری هینایتە ناو بازاری تقریبان وا باشتر بوو حکوومەت دەی پاڵپشتی ئەو بازرگارانە بکە ئەجا چەند ڕێکارەکە لەوانەیە بینتن لابردنی گومرگ و بابرێن یارمەتی جوتیار و بازرگانەکاندا ئەوانە بەڕاستی تاسیرات خۆی دەکات ئارێ وەڵڵا
بنزینە سا باش بووە وەزعی بنزین باشتر بووە باشتر بووە باوەڕ کە تقریبا ئێستا نیوە لە نیوەی بنزینەکە باشتر بە سڕەکەی زۆر باشتر بووە چکاوە پاڵپشتێک بوو بە 800 دینارەکەی ساواتە دەکا ئەگەنا تقریبا دەبێت هەر ساعت سڕێ بگری ئەو سڕەکە دەگەیشتێ پێشتر حتا وەختانە بای 150 من فرۆشت حتا نیورا حتا ێوارەیە بای 50 600 فرۆش هەتا وەخت ئێستا ساعت چەندە ساعت نزیکەی 11ەیە هەتا ئێستا 150 دەفرۆش ئێستا تا وەرە 50 نافرۆش نەوەڵا 50 600 باشە هۆکارەکە چی ئەو گرانیە کە ڕووی لە بازار کردیە جگەلەوەی کە نرخی نەوت بەرز بۆتەوە دۆلاریش ینی مەسەلە لە ئاستێکی بەرزدایی هۆکارەکانی کە چییە بەخۆی هەمووی لەسەر معاشە معاش تەکە تاخیر بیتن بازار زعیف دەبی با باش چار مانگە موچە لە کاتی خۆی نەخێر نایە نەخێر شتیوانە هەموو 25 مانگان تۆزی دەکرا کایە 25 مانگان تۆزی دەکرا نەخێر جەنابە جگەلەوی ئیشکە دەکەی ناوەڵارە وشەی دەکەم هەر شەم کتێ ئەوە نرخیان چەند داوانە بەشەو لە مارکەتەکان وابزانم گرانترە گرانترە بەرێ هۆکارەکە چێ لێرەوە هۆکارەکە زین چیە ئێرە جێ فەقیر و هەژارانە بەڵێ ئێستا هێواران لەوانێت شتار زانتریش بی دانێواران وەرە بازار زانتر مەسەڵەن لۆنم ناو هەرمەیە بازار 500 ناری ئەو قەیسیا هێوار وەرە بە 750 دەکڕی دەمینێتەوە لۆیە بۆندەی دەدەن نەخێر عالەمەکە فەقیرە چینش فەقیر دێتن دانێواران دەزان شتارزان دەبی بارزانین دەفرۆشن ڕووی لە شێخەڵای دەکەن با بەڕاشکایی قسە بکەین شت هەیە لەو بازارە ئەکسپایر بوو بێت و بەو نرخارزانە بفرۆشرێت نەخێر تاریخی لۆ نمونە نێزیک بۆ دەفرۆش کابرا بەڵێ ئەکسپایر نەبووە نەخێر ئەکسپایر قسە هەیە على ئەساس مەسەلەن شت هەیە مەسەلەن تاریخەکەی لێ دەکرێتەوە شتێکی نوێتری لێ دەدرێتەوە بۆ خودای ماوەی ئەکسپایرەکەی دوورتر بێت بۆ خدای ئەوەی ئەمن نازانم گوناحباردم نەمزانی ئەمن لە بەرەوەی گوناحبار دەبم ئارێ وەڵا خۆمان لە خوای نەکەین باشە خەڵک ڕای لەو نرخانە هەیە زۆریش ڕای لێ دەرێ لە مارکاتەکان بۆ ئەوەندەیە بازار 500 2000 لێرە باز بە 500 ناری دەکردن کابرا پێ هەرزانە دوکاندارەکان زۆر دی لەکنەمەدە باز بە گرانتر داتەوە چینە فەقیرەکەی لە ئێستا بە 500 ئێوارە دەبتە چەند بەخوای ئەوە نرخی نایەتە خوارێزان لە بەرەوەی کارتۆنی 500 ناری تێدایە کەمە یەک کارتۆن 500 یەک کارتۆنی گەورە 12 عددی 500 ناری تێدایە ینی کارتۆنە 12 قلی تێدا 500 دیار خێر دەکەی بەڵێ هەرۆندەیە دی بەتەمای زیاتر گرانتر فرۆشی کابرا لێ ناکڕی چەند کارتۆنی دەفرۆشی بەخوای ڕۆژی لەوانەیە پاز پێش 56 کارتۆن دەفرۆش بەس ئێستا کەمترە خەڵک ترسی لەوەی هەیە دەڵێن ڕۆژ بە ڕۆژ بازار گرانتر دەبێت ئەو ترسە شتێک وای کردووە کە ئەو ترسە دروست بێت بەخوای احتراما لە کەناڵەکەتان و لە بۆ جەنابەت ڕاز نییە دوورن لە ڕاستی شتانە لەوەرەیە تەمەشای نرخەکانی ئێرە بکە هەمووی جێگیرە بەڵێ هەرزانتر دەبی گرانتر نابی ئەوە خەڵک خۆیەتی ئەو ترسێ بڵاو کردوتەوە ئەوە لایەنێک هەیە مەسەلەن دەوێت ئەو ترسە بچتە ناو خەڵک تاکو خەڵک هام ترسی هەبێ نتوانێت هەموو شتێک بکرێت چییە ئەوە چینێکی دەورەمەندەوە لێ دەکەم نەک چینی سیاسی نامن دەتاخلی سیاسی ناکەم لە بەرەوەی چینێکی دەوڵەمەند هەیە نیە دەوێت کاڵای لەسەر مایتەوە نافرۆشری ئەو زەدەوێتی ترسەکی باتە ناو چینە دەوڵەمەندەکە بازرگانەکانن مەبەست بەڵێ بازرگانەکانەوە دەکەن ئەگەنا ئەیتکەوە ناکە کابرا چێشی پەیوەندی بۆ چتانە نییە وا پێ دەرم دانی هێواران وەرە چ تەرزانترە ئێستا لێ دووبار دەکەم و دانی هێوارێ وەرە ئەگەر تەماتە 3 کیلۆ بازاری 2 کیلۆ بازارێ لە جیان لە مەحەلەکان کیلۆ بازار نێر بە 750 نێر دەداتێ ئەمە ئەلێر لێ خۆم دەبم بۆ تۆزاوی ئارێوە ماڵت لەوێ بەڵێ ماڵم لەوێن دەرە لەوێن دەر تەماتە بە 750 بازار نێر لێرە بە 500 نێرە 3 کیلۆ بازاریە سەحەتت کووە ئەحواڵ چۆنە وەزعت کووە ئەوانە هەمووی خۆمانەیە بەڵێ هەموو خۆمانەیە بەڵێ دۆخی بازار چۆنە ئەگەر بێ پێش تۆسەک مەمنون دەبم دۆخی بازار وەڵاهی وەسەتە وەسەتە کاکە دەزانی خۆی چیە بابم برای خۆم برێم مەسلەی بازار و ڕسق هەرزانە بەس ئەگە تو دەگەڕی لە ئیمکانەتی ئەو خەڵکە بە زۆر شتەوە دەناری هەتا ئێستا ئاو کارەبایەکە بۆ ئێستا بەنزینەکەش یادتە سەری مریشکەکەش یادتە سەری یعنی با پێت برم ئەنگۆ دائیمەن ئینسان لە شتە گچکەکان پێدانەچی لە گەورەکان پێدا وەرنەخوارێ کێشەکە لە گەورەکاندایە وەکو میساڵن ئێستا ماڵ نییە پارەی ئاوێ 500 هەتا ملیۆن و زیاتریشی لۆ نەهات بیتەوە ئەوە یەک کابرا خۆ کۆمپانیا و غەسلی نییە دوو مەسلەی کارەبایەکەش هەر بە کەیف خۆیان دادنێن دەنووسن یعنی ئێستاکە ئەگەر ئەحسایەکی هەولێرێ بکەی دەتوانم برێم نیوەی قەرداری ئاو کارەبایە یعنی باشە حکومەت ئیشی چیە لۆ دەیداتە کۆمپانیایی ینی کۆمپانیا بە کەیف خۆیەوە تەسەڕفات بە سەدا بکە و
ملەتەکە ینی هەرچی هەبی لۆ ملەتەکەی. دەڵێن لە بازار شت گرانە و شت بەکڕی ناگەر باسی بازارم بۆ بکەی بەڵام کە هاتمە ناو سەوزە فرۆشەکان و ئەوم ئەوانەی کە میوە دەفرۆشن بەتایبەت میوەی خۆمانە و ئەوانەی کە باجی کەمتر لەسرە شتەکان هەرزانە ینی بەو شێوەیە گران نەبووە. خۆی کاکە گیان ئێستا کە پێت برم ئەوەی هەرزانترین شت بی ڕسقا بەڵێ 4 کیلۆ تەماتە بە هەزاریە پیاز 2 کیلۆ بە هەزارە 3 کیلۆ بە هەزارە خیار 4 کیلۆ بە هەزاریە ئەوانە خواردنەی سەرکی ڕۆژانە یعنی ئینسا ئەگەر بێت و ئەمن نارێم بەحەم على مۆسعی باش نییە بەڵام بەنسبەتەوەی کە هەرزانە 4 کیلۆ خیار و 4 کیلۆ تەماتە و یان 8 دەشکە سەوزە و یان 6 دەشکە سەوزە و ئیتی چیت پێ برێم ینی ئێستاکە شتە سەرچەکان گرانن وەکو برنج و شەکر و ڕون و ئانە مەبەست بەشور ئاوەڵاوە کاکە بەخۆی توجارەکان هەلەچیان قۆستەوە بینی رووسیا و ئۆکرانیا و پێکدادانە ئەوانیش سەبر خەزنیان کرد و گرانیان کرد احتیکاریان کردێت تاوەکو بە نرخەشی گران بەڵێ چێ بەرپرسە لە احتیکارکردنی ئەو بازرگانە ئەوە دەتوانانی بپرسی بچی لەسەرەوە بپرسی چێ ڕقابەیە ئەگەر ڕقابە دەتوانانی ئەو ئیزراعەتیان لەگە بکە. سەرڕای ئەوەی کە ئەو بازاڕە بازاری خەڵکی هەژار و کەم دەرامەتە خەڵکی وا هەیە گلەی لە نرخەکانی ئەو بازار نەخێر هیچ گلەی لێ نیە لەبەرەوەی بای میسالێکی بدەمە برای خۆم ئێستا من لەوانەیە چیلۆمێوەک لێرانەوە گەڵامێ ئێستا مەوسیمی نمایە بڕەکەمە لێرە چیلۆیەکی بە 3,000 فرۆشم لە مەحەلەی بە 12,000 دەفرۆشی کاکە جان تەماتە ئێستا کەس لە مەحەلەی چ بڕۆ لە چ دوکانێکی مقابلەی دەکەی لە 500 دینار و 750 کەمتر نییە مێو بە چەندە؟ ئێستا چیلۆی بە 3,000 محلەکان بە چەندە؟ 12,000 ینی ئەوە فیسێ فیچارە چەندە؟ ئەمە نازانم فیچارە فی چەندە بەس ئێستا کە دەتوانی بچی لە محلەکان خۆی سەبەبی سەرەکی محلەکان وەزعەکەی خەرچیان تێکدایە دەتوانم برێم ئێستا کە کابراایەک ئەگەر بستە دوکانێکی محلەی بای 10,000 ئەشیا بکڕی ئەلێرە بە 3,000 کڕی 3,000 لەو شێخەڵایی ئەوەی لە محلەکان بە 10,000 لەو شێخەڵایی بە 3,000 دەیکڕی بۆ لەسەرەوە محلانە ڕقابە شتەکە نییەکە ناتوانین کاکە دەتوانین لوزنە هەیە بگەڕێ کاکە بێشتە خوێر ینی شتە یەک شت هەیە لە گۆڕێ کاکە داوای وەسڵیان لێ بکەن بزانە لە گومرجێ بە چەندی کڕێ و لە محلەی بە چەندی دەفرۆشی کاکە ئەوە نابیتن ینی هەمووی سەر بەخۆیە هەر بەخۆی دەداتە بەرێ دەبیت جەماعەتی لوزنەی ڕقابەی بگەڕێن لە محلەکان هەموو شتەکان سەحری لەسەربی معقول نییە سەحرێک 1 کیلۆ ڕسق 4 قات بی و 3 قات بی و 5 قات بیتن کاکە کابرای محلەی هەموو کەس توانایەوە نیە بێتە بازاری هەموو کەس سیارەی نیە بێتە بازاری هەموو ئایلەک نایەتە بازاری پرسیارێک ئەگەر ئەو خەڵکە ئەوانەی کە پێداویستە ڕۆژانەیە بۆ نمونە گەڵامێ و ئەگەر لەو دوکانی نە ئەو گەڕەکانە نەیکڕێت بێ لەو بازارە بکڕێت ئەو دوکانە مەسەلەن وا ناکە کە نرخەکە دابەزێتن چۆن ناوە با پێکەوە گیان بەس تەمەشاکە خۆی تەمەشا ئایلە بە کابرا ئێستا مەسەرەن ئایلە هەیە مۆزەفی هەیە تەڵەبەی هەیە کرێکاری هەیە ناتوانانی هەوڵم کات بێتە بازاری یعنی لە کاتێکی لە وەختێکی وا میوانی دێتن ناتوانانی ئەو کاتێ بێتە بازاری و هەم بازارەکەی بکە و میوانداریەکەش شێک لەو دوکانداری گەڕەکەکان ئەو هەڵیان هەڵقۆزیتەوە ینی مەسەلەن هەڵقۆسیتەوە کە بەکەی فخۆش ئێستا پێت برێم خۆی دوکان ینی بەڕاستی ئەگەر بێت و پێدا بچی دوکانی محلەکان هەر لە مارکێتەکان بگرەوە هەتا دوکانێکی گچکە هەموو ڕستەکانیان 3 قات و 4 قاتە و بێزگە لە شری دیکەش بۆ نمونە ئێستاکە ئافرەتێک دەچی چیلۆ تەماتەک و کودیەک و چیلۆ پیازش دەکرێت ناپرسی ئەوە بە چەندە بەکەی خۆی لەسەر میزانەکەی دەکا ئەوەندە شارزانانەش بۆ نمونە 3 چیلۆ تەماتەی خۆمانە بازار دینار بەێ ینی لەوە شەر بازار لاوەسەوە ئارێ وەڵڵا تاسیری هەیە ئێستا ئارێ وەڵ ئەگەم شتێک وای کردووە کە ئەو کاریگەری زۆر لەسەر بازار بەخوای ئەگە مەعاش بدرێتن بە تاکید 100% فەرقی هەیە سەر مانگە مەعاش لە کاتی خۆی دێ مەسەلەن 2 ڕۆژ 3 ڕۆژ تاخیر دەبێتن بەڵام دەدرێت بدرێتن خۆشتری بازار ئەگە مەعاش بدرێت کێشەی مەعاش نەمینە شت گرانتر نابێت بازار بەخوای ئەوە ئێستا حالین خۆمانەیە خۆمانە چێش تەبعاً ئەگەر لە جنوب ئێستا بار کرد لەوەی گران دەبێتن بەزەکە هەر بار نەکرێتن هیچ مشکلەی نییە خەڵک ترسیلەوە هەیە دەڵێن لە بازار گرانیە و گرانیەک ڕووی لە بازار کردووە خەڵک بە زەحمەت شتی پێ دەکڕێت شتیت کە زۆر گرانە بەس وەکو ڕسق ئێستا لە ڕسقی هەرزاتر نییە ئارێ وەڵە ئێستا عالیان ئەو مانگێت تا 2 مانج کەژەوانێ ڕسقەر هەرزانە خۆمانە پێ جاری خۆمان تا وەکو تەماتە و خیار جاری هەر زۆر هەرزانە بەێ شتێک گران بووە مەسەلەن جەنابەت وەکو ڕسق فرۆشێک لە بازار کە ڕۆژانە کەسابەت دەکەی ئەو شتانی کە پێویستی ڕۆژانەی ماڵەوەتە ئەوانەی کە دەیکڕیت شتێک زۆر گران بووە لێ سادە ناتوانانی باسانی بکڕی
والله وەک خۆراکان زیاتریان بۆ یانی وەچی ئارێ والله بەس ڕسخە لە جێ خۆتی یان هەرزان بۆ گران نەبوو هەموو شتێک هەرزانە و پیاز بە ڕووبە عەجێتە ماتە 3 بازاریە مەسەلەن پەتاتە پیازەوە بە 500 دیناری ئەو شتانە هەموو هێرزانە خواردنی بەس وەکو شتەکانت کە گرانە ئەو تەماتەیە لە گەڕەکان دوکانداری گەڕەکان بەچەندە دوکانداری گەڕێک بە 750 و 500 و ئەسەب دوکاندار و زەمیری خۆتیان بەس قەت بە سعریمە نافرۆشن لە وەک بازار شێخەڵە ئەوە نافرۆشن بۆ دێ ئەوان یەک کەمتر دەینێتن دووەم ژیوان بە بژارە هەرزانتر بداتن خەسارە دەکەتە ناوێ ئیمە لە بەڕا دەفرۆشن گچکە گەورە پێکەوە بەس هەرزان دەفرۆشتە گەورە گچکە و گەورە کێشەی یانیش جوانی و ئێستا شەخصەیە ئەگەر بە بژاری بدەیدری 1000 ناردەمێ بەس بە بژار دەبم ئەگەر بەلاش دێ بە بژار نەبینابە هەشە احتیاجی لەکنی لە بەڕادەبە بە سعری شەرزانتر یەکوانە بازاری بەڕاستی زۆر هەرزانە ئەشالێکوانە ئەی تەبعەنە لێ وەڵە لە شێخەڵای زۆر هەرزانە باشەی بۆ ناکەن لەو بازاری ئەو گەڕەکانی بۆ من هەندێک گەڕک هەیە بازارێکی گەورەی لێ یەک بۆ بازاڕی ئێرکوانەیە چێ پەیوەندی بە چێوە هەیە چ لایەنێک بەرپرسیارە لەوەی کە شت هەرزان نابێت لەوێ والله ئەو هەر کەس دەکرێت سە شخص خۆی لەوێندرێ ئەو دوکاندارە کابرای ماری خۆ دەرێ بۆنی دەفرۆش ئێستا ئەمتانم برێمە زادنا دەشتان برێم سار بە هەزاری ئەگەر برێ 1000 دینار کەس دەکڕی نەخێر ئەگەر لە تەنی شتەکەت بە 500 نەخێر شتوانێ بازار دەکوان حکم دەکات و ناتانێ بازار حکم دەکات باشە چێ لەسەر بازار حکم دەکات والله لەسەر بازار طبعا ئەو کەسێکە ئەو ڕستخە دێنەمە لە گومرجێ لەوێندرێ ئەگەر ینی هەموو شتێک ئاسایی بێ بە فەلاحی هەرزان بی حکمان هەرزان دەبێتن بەس طبعا ئێستا کابرا دەرێت چمیا گرانە مەسەلەن مواد گرانە ئیزاری عاردی گرانە ئەو شتانە گرانە ئەوش گرانی دەکات یا ماوەشکە بار دەکرێت لە بۆ جنوب گران دەبێتن طلبی لەسەر بگران دەبێتن طلبی لەسەر زیاد کار لە بۆ جنوب دەنێرن یان هەر لەبەر سارێک والله ئێستا لەوێندرێ ئەمن و عارەبەک بین تورکەک بیتن عارەب بی چێ فرسەک زیاتر بداتەوەی نادێت تو باشە کەس نییە لە سەریۆ بازرگانانە بۆ نمونەوەی حکوومەتمان هەیە لێژنیان هەیە وەزارەتی شارەوانی وەزارەتانی کە پەیوەندیدارن بە بابەتەکە کۆنتترۆلی بازار چۆن ناتوانن بیکەن هو لەسەر حکومت طبعا ما کاسبکە ئیسپان بەدەسەڵات نییە بە لەسەر حکومەتە لیان پشکاکە بۆش خەڵک فەقیرە بۆ ژێ لەسەر گران دەکەن وایاننا خەڵک گلەی هەیە ئەی چۆن گلەینی ئارە وەڵا کابرایەکی ڕۆژان ناتوانێت 2 بتڵە زەیت بکرێت 2 کیلۆ برنج بکرێت فەرمەسی دوێنێ بۆ خۆم دەرمانچیان کردیوە وتی بە 5 جوونی وتی ئەم جملەی کۆنە ماوە بە 5 جوونی و بێتەوە دەی بە 6 بدەم یعنی لە ماوەی 2 ڕۆژ دەڵێ بۆم دەدەی بە 6 بدەم ئێوارە بە خۆم کردیوە بە 5 جوونیوی وتی سبێنەی بێتەوە من بە 6 دەفرۆش بە 6 دەیف ئەو قسەی ئەو دوکاندارەکە لێم کردی دوێنێ باشە خەڵک ترسی هەیە دەڵێن وها بڕوە بازار گرانتر دەبێت ئایا ئەو ترسی خەڵک تا چەند لە جێی خۆیەتی چێ وای کردوە کە ئەو ترسە دروست بێت وەڵا برا ئەو عالەمە دقە بە دەقەشت گران من زیاتر پەرامار دەدا دەترسێت دەڵێ گرانتر دەبی پەلامارێت چ دەدا شتی زیاتر دەکڕن دەکڕم بەشکاری گرانتر نەبێت ئەوەندی هەرزانترە بکڕم ئیستا دوای پاشتە گرانتری بلۆ من گرانتر نادەوەست بەڵام ئەو جۆرە مامەڵەکردنە لەگەڵ بازار واناکە شتەکان گرانتر بێت تەسیری بازار نامێنێت وڵات تەسیریە کابرا زیاتر پڕمەداتەوە بکڕێ گرانتر دەبی چۆن ئەی تابعا سا شتێک کەم بێ لە بازار کابرا زیاتر گران دەکات ئەگەر زۆر بێ و مشتری نەبێت بۆ خۆی دێتەوە هەرزان دەبێت فەرقی هەیە چۆن کەواتە هاوڵاتیش ڕۆڵی هەیە لەو بابەتە ئەگەر زۆر هەموو شتەکان نەکرێ ینی هەر بڵێ من بکڕم لە ماڵەوە خەزنکەم بە پێی پێویست بکرێت بەو شێوەیە گران نای ئێمە هەمومان پێویستمان بەڕۆنە وانە هەر هەمومان ماڵە پێویستی بەڕۆنە بە دڵنیایی وایە ئەگەر یەک هەفتە ڕۆن نەکڕین بەدیلی ڕۆن هەیە ڕۆن هەرزان نابێت لە بازار تەسیریە بارە وەڵا ئێستا من ئەو ڕستاکە ئەمڕۆ لێم نەکرێت تا ئێوارە مەجبورم بە زەرەرژی بدەم بفرۆشم باشە خەڵک بۆ ناکات وەڵای خەڵک نازانم قەناعەتی نییە نازانم قەناعەتی نییە باشە شەکر مەسەلەن ڕۆن برنج کاکە یەک مانگ با برنجی نەخۆین وەڵای ئەگەر نەخۆی زۆر خانزانیشمانە بەزەو خەڵکە وازە برنجی تەندروستیەوەش باش ئارێ وەڵا زۆریش باشە یەک مانگ برنج نەکڕین بۆ نمونە برنج کیلۆی بە 4000 بێ لە بازار ئەگەر خەڵک نەیکڕێ ڕەنگە ببێ بە 2000 هەربەتاکەی دوایە هەر شتێک خواستی زۆر لەسەر واگەن نەیکڕی بۆ خۆی دێتە خوارێ کابرا مەجبورە نەیفرۆشێ مەجبورە زەر دەکەێت بیفرۆشێ ناچاری ناتوانێت خەزنی کات ڕۆژانە هەر ڕایگیری بازار نەبی دەفرۆشێت ئێمە وەکو ستافی پرۆگرامی ماچی دیمان هەمیشە لە غەمی خەڵک داین و هەمیشە لە ناو خەڵک داین ڕۆژانە ڕوو لە بازار دەکەین و لە دۆخی هاوڵاتیان دەپرسین ئەمڕۆ پرۆگرامەکەمان تایبەت کرد بە نرخی بازار لە ئێستادا خەڵک لێیەوەی هەیە دەڵێ ڕۆژ بە ڕۆژ نرخەکان گۆڕانکاری بەسەردادێ ئێمەی هاوڵاتی و بەتایبەت چینی هەژار و کەم دەرامەت و ئەوانەی کە موچەیەکی سنوورداریان هەیە ناتوانن پێداویستی و کاڵاکانی خۆیان بە نرخێکی هەرزان لە بازاردا بکڕن ئەمڕۆ هاتین لە بازار لە نرخەکانمان پرسی نرخ گرانە و زۆربەی ئەو شتانەی کە بۆ نمونە لە دەرەوە دێت بەراورد بە پێشووتر نرخەکان بووە بە دووقات و بە سێقات هاوڵاتی ئەنگلەی ئەوەیان هەیە دەڵێن دەبێ
ڕقابە هەبێت و حکوومەت بەرپرسیارە لەوەی کە ئەو دۆخەوەکو خۆی نەمێنێتەوە و ترسی ئەوەش لەناو هاوڵاتیان نیشتووە کە ڕۆژ بە ڕۆژ گرانی ڕوو لە بازار بکات و ئیدی خەڵک نەتوانێت هەموو شتێک بە ئاسانی بکڕێت. هیوادارین نرخ لە بازاردا جێگیر بێت و هاوڵاتی و کەم دەرامەتەکان بتوانن بە ئاسانی شتەکانی خۆیان بکڕن. ئەمنە زۆر ئیبراهیمم پرۆگرامی مانچی دیمەنی ئەم جارەشم پێشکەش کردن تا پرۆگرامێکی تر هەر شاد و بەختەوەر بن خواتان لەگەڵ.